بەناوی خوا سڵاو بەڕێزان لە بەژمارەی ئەمجارەدا باس لە نەوتی هەرێمی کوردستانەکەین لە ساڵی 2024دا. بێگومان هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم کێڵگانەوە تاوگی سەرسەنگ ئەتروش شێخان خوڕمەڵە هەولێر گەرمیان سەرقەڵا نەوتی بەرمێناو بزانین ڕۆژانە بە تێکڕا چەند بەرمیل بەرەم هاتووە لەم کێڵگانە. تێگڕای بەرهەمی ڕۆژانە 311491 بەرمیل نەوت بۆ لە ساڵی 2024. ئەی بزانین لە کۆی ساڵەکە چەند بەرمیل لەم کێڵگانە بەرەم هاتووە 114 ملیۆن و 5815 بەرمیل نەوت بەرەم هاتووە. پشکی کۆمپانیاکان تەمان بە بەرمیل بووە. پشکی کۆمپانیاکان لەم 114 ملیۆن بەرمیلە 33 ملیۆن و 74561 بەرمیل بووە کاکاتە لە 129. پشکی هەرێم 8 ملیۆن و 931249 بەرمیل نەوت بووە. بێگومان ئەم داتایانە بەسواسەوە لەلایەن ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوتدا ئامادەکراوە. ئەو بەرمیلە نەوتەی کە لە پێشتر ئاماژەمان پێکرد 114 ملیۆن بەرمیلە بزانین داهاتەکەی بە دۆلار چەند بووە. کۆی داهاتی ئەم کێڵگانە 3 ملیار و 841 ملیۆن دۆلار زیاتر بووە. لەم 3 ملیارە پشکی کۆمپانیاکان ملیارێک و 121 ملیۆن دۆلار بووە، واتە لە 129 بۆ کۆمپانیاکان بووە. پشکی هەرێم چەند بۆی حکوومەت 2 ملیار و 719 ملیۆن دۆلار بووە کە ئەمە کاتە نزیکەی زیاتر لە 4 تریلیۆن دینار کاکاتە موچەی 4 مانگی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێم تەنها لە ساڵی 2024 زیاتر لە 4 تریلیۆن دیناری دەستکەوتووە. بۆ ئەوەی دەستکەوتووە لەبەرەوەی کری گواستنەوەی نەداوە حکوومەتی هەرێم و لە خوڕمەڵە کە زۆرترین بەرهەمی هەیە جۆری بەشداریکردنەکەی خزمەتە لەگەڵ کۆمپانیاکانە زۆرترین سەهمی هەیە لەو کێڵگەیە بۆیە زۆرترین پارە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ماوەتەوە. بابەتێکی دیکە کە زۆر گرنگە بزانین حکوومەتی هەرێمی کوردستان تێکڕا نەوتی لە ساڵی 2024 بە چەند فرۆشتووە، حکوومەتی عێراق لە ڕێی کۆمپانیای سۆمۆ بە چەند فرۆشتوێتی. بێگومان هەرێمی کوردستان بە 33 دۆلار و 6 سنت هەر بەرمیلێکی بە تێکڕا فرۆشتووە. بەڵام حکوومەتی عێراق لە ڕێی کۆمپانیای سۆمەوە هەر بەرمیلێک نەوتی بە 81 دۆلار و 7 سنت فرۆشتووە. بێگومان ئەمە جیاوازێکی زۆرە. یعنی هەر بەرمیلێک نەوتی هەرێمی کوردستان بە 48 دۆلار کەمتر لە حکوومەتی عێراق فرۆشراوە. ئەگەر وانە بووە داهاتێکی زیاتر بۆ هەرێمی کوردستان هات. با بزانین جیاوازیەکە چەنە. بێگومان پێشتر ئاماژەمان پێکردمان حکوومەتی هەرێم لە ساڵی 2024 3 ملیار و 842 ملیۆن دۆلار داهاتی بووە بەو 114 ملیۆن بەرمیل نەوتە. بەڵام ئەگەر ئەو 114 ملیۆن بەرمیل نەوتە سۆمۆ بیفرۆشتایە بە 81 دۆلارەکەی کە لە گرافیکی پێشوە ئاماژەمان پێکرد ئەی کردە 9 ملیار و 324 ملیۆن دۆلار کە ئەمە پارەیەکی زۆر زۆر خەیاڵیە و زۆر زۆر باشە. جیاوازەکەی چەندەیە؟ حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2024 زیاتر لە 5 ملیار و 472 ملیۆن دۆلار کەمتر داهاتی هەبوو و نەوتەکەی خۆی هەرزان فرۆش کردووە. بێگومان ئەمە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بوو لە ساڵی 2024دا.